بەناوی خوای گەورە و میهرەبان گەرمترین سڵاویەمەتان پێشکەش بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ با خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارم شوان محەممەدەم جارش هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەی پرۆگرامی پەیامی ڕۆژ کام ڕۆژ کۆمەڵک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و گرنگمان بۆ ئامادەکردون بە هیوای ئەوەی کا تەواوی بڕگە بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت و بتوان با تەندروستێکی زۆر باشەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. زۆر سپاس شێدا بەناوی خوای گەورە و میهرەبان بیرانی عەزیز سڵاوتان لێبێ و بانیتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. ئەم ڕۆژ دەرفەتەیە لەگەڵ هاوکارانمان لە خزمەتتان بین بە کۆمەڵی بڕگە و بابەتی جیاوازەوە هیوادارین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن. لە دەستپێکی بەرنامەکەمانە بابەتێکمان بۆ ئامادەکردوون لەسەر ڕەسەنایەتی جلوبەرگی کوردی بینەری دەبین و هەروەها لەو بابەتانەشی کەوا بە تایبەت لە وەرزی زستاندا کەوا پێست و شک دەبێتەوە قسە لەسەر چۆنیەتی پاراستنی پێست و هەروەها ڕێگارەکانی ئەوەی کەوا پێستمان زیانی بەرنەکەوێت لەو بارەیەوە تەوەریەکمان دەبێت قسە و گفتوگۆی لەگەڵ دەکەین و هەوڵدەدەین ڕێگەی تۆڕی پەیامێرانمانەوە لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان زانیاریەکانی ڕۆژتان بۆ بگوازینەوە. بەڵایزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەشوهەوای سەرجەم و شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان فەرموون با پێکەوە بینێت.
وڵای زان دووبارە سڵاوتان لێبێت فیچرێکمان بۆ ئامادە کردوون لەسەر ڕەسەنایەتی جلوبەرگی کوردی بێگومان هەرگەل و نەتەوەیەک کۆمەڵێک با بڵێن پێوە و پرەنسیب هەیە بۆ ناسینەوەی نەتەوەیەک و وەروەها مێژووی ڕەسەنایەتی یەکێکیش لەو بابەتانە جلوبەرگە و وەروەها پۆشاکی کۆنا لەم فیچەرەیە میوانێکی زۆر بەڕێزمانە بێت کەوا لە بواری شوێنەوارە پسپۆڕە وەروەها کاریگەری با بڵێن لەسەر نەختە کۆنەکان و نەخشە کۆنەکان و مۆرە کۆنەکان کەوا کاری هونەری کۆن کراوە لەسەر ڕەسەنایەتی جلوبەرگی کوردی لێکۆڵینەوەی کردووە لەو بارەوە ئێمەش میوانی ئەمەیە باز لە ڕەسەنایەتی جلوبەرگی کوردیەکە مێژووی دروستبوونی جلوبەرگی کوردی وەروەها ئەو مادانەی کەوا جلوبەرگەکەیان لێ دروست کراوە و کۆمەڵێک لەو بابەتانەشی کەوا زۆر بەوردی ئێمەش بینەری ئەم فیچەرە دەبین. وڵایزان وەک لە فیچەرەکەیە لەو دیمەنانەیە بینیمان چۆن مێژووی جلوبەرگی کوردی شەرواڵی کوردی و شاڵ و فەرەنجی و پەستەک و چەفتە و کۆڵوانە و کڵاو و کۆمەڵێکی تر لەو ناوانەی کە ڕەنگە ئێستاکە لە سەرزاری جیلی نوێ ئاشنا نەبن بەڵام ئەوانەی کە جلی کوردی ئاشنان پێی وەروا جلوبەرگی ڕەسەنی کوردی تەواوی و ناوانە ئەو بەشانە پێک دێنێت لە ئافرەتان و لە پیاوانیش مێژوویەکی دوور درێژیانەیەوە لە هەمووشی سەرنجڕاکێشتر لایەنی سەربازی وای کردووە لە کۆنا کەوا جلوبەرگدا بهێنرێت چۆن ئێستاکە سوپانوێیەکانن با بڵێن کەرەستە بەکاردێنن بۆ بەرگریکردن لە خۆیان دیارە پەستەک و فەرەنجی و کوڵەباڵیش لە کۆندا سوودێکی سەربازی لێ وەرگیراوە لەسەر بنەمای لێکۆڵینەوەکانی دکتۆر دڵشاد ئەوە مامۆ دەرەکەوێت لە کۆتایی زانیمان گۆشەکانی فەرەنجی جلێکی سەربازی بووە لە کۆنا میدیەکان بەکاریان هێناوە بۆ کاتی ڕۆبەڕووبوونەوە و شەڕ و ئەو شتانە لە هەمووشی گرنگتر دیزایانی جلوبەرگی کوردی ئافرەتان یا خودژنان کەوا لە نەخشوونیگارەکانە هەبوو کە 2008 ساڵێک تەمەنیان بوو لە یازا لێساکرد ئەو جلانە کە لە ناو خانمان بەکاری دێنن کەوا و گوڵانەی پێوەیە و هەمان دیزاین و هەمان شکل و شێوەیە گۆڕانکاریەکی کەمی بەسەرا هاتووە ئەمەش ڕەسەنایەتی جلوبەرگی کوردی و وەروە یەکێک لە بنەما گرنگەکانی هەر نەتەوەیەکی خاوەن مێژوو خاوەن سەروەری و وەروە تایبەت بەخۆی بۆمان ڕوون دەکاتەوە مێدەکەین جلوبەرگی کوردی ببێتەوە جلوبەرگی بەکارهێنانی ڕۆژانەی خەڵکی یاسایی وەروەها ئاوڕی زیاتری لێ بدرێتەوە گرنگی زیاتری پێ بدرێت تا ئێمەش بتوانین بە لەڕێی کللتور و مێژووی ڕەسەنی خۆمانەوە شانازی بە خۆمانەوە بکەین نەوەک بەداخەوە کە ئێستاکە مۆدیلگەرایی و هێنانی کللتوری سەیسێر و نامۆ بە کللتوری ڕەسەنی کۆمەڵگای کوردەواری سەرلەبەری تەواوی سێکتەرەکانی کۆمەڵگای کوردی وەروەها بەشەکانی کۆمەڵگای کوردی و کللتورەکەمان بەرەو وێران شێوان دەچێت. دەستخۆشوان بەڵازیان دەچینە لای ناوبڕێک و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. ئایزان کللتوری بەخێوکردنی ئاژەڵێکی دڕندەی سروشتی کە ئەویش گورگە لە مناڵیەوە جۆرێکە لە توانم بڵێم بووەتە بەشێک لە هەنێک حاڵەت و دیاردە و کللتور لە هەنێک ناوچەکانی کوردستان هاوکارمان ڕێنازار سەلان لە ڕانیە دەچێتە شوێنێک کەوا گورگ بەخێو دەکەن ڤیتێکی بۆ ئامادەکردوین بینەری دەبین. تۆبەی گورگ مەرگە بە پێچەوانەی ئەو بۆچوونانە ئەو گورگە تۆبەی کردووە و سیفاتی دڕندەیی لە دەستداوە و بووەتە دۆستی مرۆڤ. گورگ بە ئاژەڵێکی دڕندە ناسراوە و زۆر جاریش پەلاماری مەڕ و ماڵات و مرۆڤی داوە. دەستەکەێ ئەو یاری دەکەم مەخسەرم ئەوەی نەبرەی لێ بترسێ و پەلاماری کەسی نەداوە. جەوهەر گورگێکی ماڵی کردووە و بە خێوی دەکات وەک خۆی دەڵێت هیچ ترسێکیان لێ نییە و وەکو هاوڕەیەکی وایە و لەگەڵ ئاژەڵەکانی تریدا بە خێوی دەکات. بەبەستکەی گیراوە تا ئێستا تەمەنی ئەو گورگەش 8 مانگە
هیچ کێشەیەکیشی نییە برێ مەسەرم کێشەی لەگەر مەڕ و ماڵات و شتانە نییە تەبیعاتی ئەوەی وەکو سەیلی هاتووە هەر برێ گورگ بێ هەر گورگ حسابی گورجی هەبوومە وەک سە گوشتی وای لێ هاتووە هەر کەسە شیشی دەستەکنێ ئەو یاری دەکەم مەخسەرم ئەوەی نییە برەی لێی بترسێ و پەلاماری کەسی نەداوە خزمەتکردنیە گورگە هەموو بەیانیان گۆشتی بۆ دێنن ئەوە جار نیوڕۆژ قاپێک شیر لەگە ورکەنانی دەی دەمێ دەیخوا هیچ کەشی نادەێت دێم بەس هەرچی چاوری بی دەخوا هەر چاور بێ ئەو دەیخوا هەر چاوری هەبێ جەوهەر ناوی گورگەکەی ناوە بۆبی و دەڵێت بۆبی بووە تا دۆستی مرۆڤ و زۆر حەز بە تێکەڵی دەکات لەگەڵ مرۆڤ و ئاژەڵەکانی تردا دەژڵێت زۆر هۆگری بووە و ناتوانێت دەست بەرداری بێت ڕاستی هەموو ڕۆژێ دێم بۆکنی تا ئێوانانیشی هەر لێرە لەکن دەبن هەر ئەوە دەستی دەجێڕم دەیوم ئەو شاخی بەرلاشی دەدەم بەخۆشی دێتەوە بەیانیش هەر بخۆی بەرەلا بوو بەخۆش چوم هەلوێ چاویوەم کە تێکسەر بۆم هاتەوە ئەگە چەند ڕۆژێک لێ دوور بی هەست بە چی دەکەیت کولیایەکە وەکۆی لاتوە ئێسانە نەیبینم لەوانەیە لەماری فکری لێەوە کەمەیان بسمە شوێنەشکە فکرێکەوە دەبین چۆن بێ دەبێ وەزعی چۆن بێ خواردنی دەدەنێ نایدەنێ ڕۆژانە تەلەفۆنیان بۆ دەکەم ئەگەر لێرەش نەبم دەرێمەکە ئاوشت و دایکێ گۆشت و داونێ ئەوانی جارن بەڵێ شتمان داوەتێ هەموو ڕۆژەیە بە کولدەکەی بیری دەکەم ئەگەر نەیبینم کێشەی لێ مەترسێ وەرە مەترسێ چەندین سەدەیە مرۆڤ ئاشنایەتی لەگەڵ زۆربەی ئاژەڵەکان دروست کردووە و زۆرێک لە ئاژەڵەکانیشی ماڵی کردووە و بە خێویان دەکات بەڵام زۆر دەگمەنە کە ئاژەڵی دڕندەی وەکو گورگ ماڵی کردبێ و ببێتە دۆستی مرۆڤ ئەو ئاژەڵی کە دەیبینن ماڵی کراوە لەلایەن ئەو هاوڵاتیەوە بەخێو دەکرێت زۆر جاریش لەلایەن ئەو هاوڵاتیەوە تێکەڵی مەڕ و ماڵاتەکەی دەکرێت هیچ مەترسێشی لەسەر ئەم گورگە نیە وەکو خۆی باسی لێوە دەکات کە سیفاتی گورگایەتی لە دەستداوە ئەم گورگە لادەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ بەڵە بەرەزان بۆ وەرگرتنی زانیاری و چالاکی سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەچینە بەڕگەی پەیامنێران و سەرتاش دەچینە لای پەیامنێرمان ڕێناز لە ڕانیە ڕێناز سڵاوی خوای گەورەت لێ بێم کاتت باش زانیاریەکان لای تۆ چین فەرموو بۆمان بگوازەرە بەڵێ سڵاوی خوا لە سنووری دیارە ڕێناز دەنگی بە باشی ناگاتە لای ئەمە ڕێناز دووبارە سڵاوت لێبێەوە گەرگێت لە ئێمەیە زانیاریەکان لای تۆ چی هەیە بەڵێ بەڵە بەڕزان دیارە ڕێناز کێشەیەکیە و کە ناتوانێت بە باشی سەوتی بگاتە لای ئەمە دەچینە لای ڤیتیە کە هاوکارانمان بۆیان ئامادەکردین لەسەر پێشانگای کتێب لە چەمچەماڵ فەرموون بە پێکەوە بینەربی بەڕاستی
کردنەوەی پێشانگایەکی لەم جۆرە بۆ شاری چەمچەماڵ خۆی لە خۆی بایەخ و گرنگیەکی زۆری هەیە و ئینشاءڵڵا ئەبێ بە توێشوێک بۆ قیامەتیان چونکە دڵنیام نیەتی خێر لە پشتی ئەم پێشانگایەوە هەیە چونکە لە ئێستادا بەداخەوە خوێنەری کورد بەهۆی مەشغوڵبوون و سەرقاڵبوون بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە هەموو جۆرەکانیەوە وای کردووە کە خوێنەر بە تەواوەتی دوور بکەوێتەوە لە کتێب لە ناوڕۆشی کتێبەکان. گرنگیان پێشانگایانە لە چەند ڕۆیەکەوەیە لەوانە ئاشکردنەوەی خوێنەر و کتێب جارێکی تر و ئارامکردنەوەی دەرونی خوێنەرار لەم دۆخە سیاسیە نەخوازراوە کە بەویستی زۆرێک لە خوێنەران و خەڵکانی تریش نییە. ئەمانە هەمووی واکە کە ئینسان جارێکی تر بگەڕێتەوە سەر خوێندنەوە و چێژ لە خوێندن و خوێندنەوە ببینێت. بە دڵنیاییەوە ئەگەر داشکاندنەکان زیاتر بێ کاریگەری زیاتریە بێ لەسەر خوێندن ڕەنگە بتوانێت زیاتر بەشداری بکا و کتێب بکڕێ بەڵام ڕەنگە هەندێکیشی لە دەستی سازکەرانی پێشانگاکە نەبێ. ئامانجی ئێمە تەنها خزمەتکردنە بە ئیسلام بەبێ ئەوەی کە هیچ بارگژێکی حیزبی غێر حیزبی هیچ شتێک لە پشتیەوە بێت بەس فقط بۆ ئەوەیە کە سوودی هەبێت بۆ کۆمەڵگە هیچ شتێک لە پشتیەوە نییە و هیچ سوودێکشمانی هیچ کەسێ وەرنەگردووە غێری خەڵکی خۆبەخشی ئەم شارە نەبێت و دەبینی زیاتر لە 35 ناوەندمانێناوەتە ئەم شارەوە بەس بۆ خزمەتکردن لە 125 تا 150 تایە ناوەندی وای تایە لە شوێنەکەی خۆ 125 ناکە لێرە 150 جا نرخەکانیش خۆی لە پشتی نووسراوە نییە من نرخێک دابنین و بۆ نمونە زیاد بکەین سەری دوای داشێ نەخێر ئەو نرخی لە پشت نووسراوە 5,000 بێتە 2 4 بێتە 2. لە هەولێرەوە کارمان ئیدریس محەممەدمان لەگەڵە. ئیدریس سڵاوت لێبێ و زانیارەکان لای تۆ چین؟ سڵاوی خوای گەورەت لێبێت. بەڵێ سایمە لە شاری هەولێرین ئەمڕۆ کۆنفرانسێک وا بڕیارە بەڕێوە بچێت لە شاری هەولێر ڕێکخراوەکە لایەن دیدی ئاشتی و ئازادیەوە بەڕێوە دەچێت. ڕێکخراوەکە سەبارەت بە بێکاری گەنجانە لەبارەی گەنجانەوە کۆمەڵێک پرس و ڕاوێژ دەخەنە ڕوو لەگەڵ گەنجان لەگەڵ چین و توێژە جیاوازەکانی گەنجان لە شار و شارۆچکە جیاوازەکان. بەڵام من بۆ زانیاری زیاتر دەمهوێت بچمە لای میوانەکەم بەرپرسی ئەم کۆنفرانسە بەڕێز گوڵان محیەدین. سڵاو لێبێت ئەگەر بیتە ئێرە پێم بڵیت ئامانج لەم کۆنفرانسە چییە و ئێوە چەند کەس تیایدا بەشدارن؟ زۆر سپاس پێشەکی بۆ هاتنتان و سپاس بۆ ئامادەبوونتان. پێشەکی ئێمە وەک ڕێکخراوی ئاشتی و ئازادی کار لەسەر پرسی گەنجان و هەروها بەیەکە و ژیانی پێکاتە جیاوازەکان دەکەین لە سەرتاسەری عێراق و لە سەرتاسەری عێراق پرۆژەکانمان جێبەجێ دەکەین. ئەو پرۆژەیە بە هاوکاری هاوکارمان کە لە ڕێکخراوێکی نێودەوڵەتیە Search for Common Ground و دەکرێتن. پرۆژەکە پێکاتوە لە 30 گەنج 15 کوڕ لە 7 شوێنی جیاوازی کوردستان کە ئێمە بەرپرسین لە شوێنەکانی دووهۆک کە سومێڵ و شێخان دەگرێتەوە و هەولێر خوشتەپە و سۆران دەگرێتەوە کەم ڕۆ جێبەجێ دەکرێت. بابەتەکان چین کە لەم کۆنفرانسەدا باز دەکرێت یاخود گفتوگۆیان دەربارەوە دەکرێت؟ خۆی ئێمە دەستمان پێکرد بە گفتوگۆی ناوەکی کە تەنها لە نێوان گەنجەکان و چەند میوانێکی دیاریکراو جێبەجێ دەکرێت. دوای ئەوە چۆنە سەر گفتوگۆی ناوشار واتە گەنجەکان دادەنیشن لەگەڵ دەسەڵات بەدەستەکان و بیرۆکەکان و کێشەکان دەخەنە ڕوو لەگەڵ چۆنێتی چارەسەرکردنی و بیرۆکانە. ئێستا ژەمڕۆ لەسەر ئاستی پارێزگاکە باسی کێشەکان دەکەن کە ئەلێرە ئەمڕۆ دوو بابەتی زۆر گرنگیان هەڵبژاردووە پەیوەست بە ناوچەکەیان و هەروها بە پارێزگا بەگشتی کە
پرسی بێکاریە و هەروە کاریگەری کۆڕۆنا لەسەر پەروەەردە. دەرەنجامی ئەم کۆنفرانسە بەکوێ دەگات و دەیدەن بچێ؟ دەرەنجامەکەمان ڕاستی ئەوەی کە ئێمە هەڵی بۆ دەدەین ئەوەیە کە پیشان بدەین گەنجەکانی ئێمە ئەو وزە و ئەو هێزێکە هەیەیانە ئامادەن لە پێناو کۆمەلگاکانیان سەرفی بکەن و نەخێر ئەوان تەنها ناڵەن ئێمە کێشەمان هەیە بەڵکو ئامادەنشان بەشانی لایەنە پەیوەندیدارەکان بتوانن چارەسەرەکان جێبەجێ بکەن. دەستان خۆش بێت. زۆر سپاس گوڵان خان. بەڵێ من دەمەوێت بەشێک لە زانیاریەکانی تری ڕۆژ بۆ ئێوە بگوازمەوە. ئەمڕۆ وا بڕیارە لە شاری هەولێر لەسەر داوای سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەندام بەرپرسانی بازنەی هەڵبژاردنەکانی لایەنە سیاسیەکان لە کۆمبوونەیەکی گشتی بەرفراواندا لەگەڵ دەستەی سەرۆکایەتی و لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەک ئەنجام بدەن بە مەبەستی هەماهەنگی زیاتری لایەنە سیاسیەکان بۆ ئەوەی ئەم لایەنە سیاسیانە بەهۆی ئەم هەڵبژاردنە پێشوەختەی کە وا بڕیارە لە دەیدا ئەنجام بدرێت ئەم هەڵبژاردنە دەنجی لایەنە کوردستانیەکان بەتایبەت لە دەروی ئیدارەی هەرێمی کوردستان پەرش و بڵاو دەکات. بۆیە لایەنە سیاسیەکان بەتایبەت سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لەگەڵ لایەنە سیاسیەکان کۆ دەبێتەوە تاوەکو بەلایانی کەم تەنسیق یاخود یەکلیستی ئەمانە ئەگەرن و باز دەکرێت لە کۆبوونەوەکەدا و دواتر بڕیاری لەسەر دەدەێت کەوا بڕیارە کۆبوونەوەکە کاتژمێر 11 پێش نیوەڕۆی ئەمڕۆ بەڕێوە بچێت و ئەمڕۆ دەربارەی کەشوهەوا ئەمڕۆ بۆ جاری سێمە لەم مانگە کەشوهەوای هەرێمی کوردستان شەپۆلێکی تری بارانبارین هەرێمی کوردستانی گرتەوە ئەمەش واتە مایەی دڵخۆشیە کە لە ماوەی ڕابردوودا چەندین شار و شارۆچکە نوێژەبارانە ئەنجام درا بۆ ئەوەی ترس لە وشکە ساڵی هەبوو بەڵام سواز بخۆ دوای چەندین بارانبارین ئەو ترسانە شکاون و لە ئێستادا ترسی وشکە ساڵی لەم ساڵدا نەماوە و ئەمڕۆ ڕۆژی دووەمی کۆنفرانسی زانستی بۆ ڤایرۆسی کۆڕۆنا بەڕێوە دەچێت لە شاری هەولێر. کۆنفرانسەکان لە دوێنێ یەکەم ڕۆژ بوو لایەنی پەیوەندیداری عێراقی و لایەنی پەیوەندیداری هەرێمی کوردستان و پرۆفیسۆرەکان و لایەنە پەیوەندیدارەکان شارەزایان لە بواری ڤایرۆسات چەندین لایەنی پەیوەندیداری تر لە هەرێمی کوردستان و لە عێراق لە کۆنفرانسەکەدا بەشدار بوو بۆ ئەوەی بتوانن دەرئەنجامێک بۆ ئەم کۆنفرانسە یاخود ئەم ڤاکسینە کە دێتە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامێرمان ئیدریس محەممەد زۆر سپاس بۆ زانیاریەکان بەڵازان دەچینە تەوەری دووەم کە باز گفتوگۆ دەکەین لەسەر نەخۆشیەکانی پێست یاخود کێشەکانی پێست کە دەزانین لە ئێستادا زۆربەی هاوڵاتیان بەدەست وشکبوونی پێستەوە دەناڵێن. ئێمە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان کە زۆر بەڕێز خاتوو ڕۆژان عەبدولکەریم ساڵەیی میوانی ئەم تەورەیەمان دەبێت. خاتوو ڕۆژان زۆر بەخێر بێیت. سەرەتامی بپرسم بزانین هۆکاری وشکبوونەوەی پێست چییە؟ بۆچی پێست بشکە بێتەوە؟ ئەوە تاشکرایە کە پێست ئەو ئەندامەی جەستەیە کە بەرکەوتنێکی ڕاستەوخۆی لەگەڵ کەش و هەوایە هەیە ئەرکێکی گەورەشیە ئەوەش پاراستنی ئەندامەکانی ترمانە ئەندامەکانی ناوە لە ڕێگەی پێستەوە ئەتوانین خۆمان بپارێزین لە زۆر کێشی جۆرا و جۆر نەک تەنها کێشەی پێست بەڵکو کێشی ترکە پێوەستە بە ئەندامەکانی ترمان وای ترش بە پێچەوانەوە ئەگەر خۆپارێزیەکی باش نەکەین ئەکرێ تووشی زۆر کێشە بینەوە. بەنسبەت کێشەی وشکبوونەوە ئەوەیە ئەگەر بەرکەوتنی زۆرمان هەبێ لەگەڵ هەتاوە یان زیاد لە پێویست پێستمان تەڕکەین بەرکەوتنی زۆرمان هەبێ لەگەڵ ئاوە پێستەکە بە شێداری ڕانەگرین ئەما بێتە هۆی وشکبوونەوەی پێستمان هەروەها بەرکەوتنی زۆر لەگەڵ پێکاتە کیمیاویەکان زۆر کەلوپەل بەکارهێنین ئێمە کەم تا زۆر ڕۆژانە ئێمە بەلانی کەم لەوانەیە 4 بۆ 5 شت بەکاربێنین جات بۆ پاکراگرتنی دەستەمان بێ یاخود ئەو کەلوپەلانی لە ماڵە بەکاری ئەهێنین بۆ پاکەوەکردنی ماڵەمان بێ ئەمە پێکاتی کیمیایی زۆر لە خۆ ئەگرێ زۆر جار ئەمانە ئەبنە تووشی کێشە و بە پێشەموشێت تووشی وشکبوونەوەمانەکەن و زۆر باشە. خاتون باچ لەوە کرد کە نابێت زۆر پێستمان تەڕ بکەین. بەڵێ کەواتە ئەبێ لە شەو ڕۆژێکدا چەند جار دەم و چاو مەفروزەکە پشۆر درێت چونکە هیوا هەیە کە نەخۆشی OCD هەیە وازواسی زۆر ئاو بەکارهێنێت زۆر دەم و چاو ئەشوات کەواتە خۆی لە ڕووی تەندروستیەوە ئەبێ لە شەو ڕۆژێکدا چەند جار دەم و چاو پشۆرە باشترە کە ئەمەش دوور تەخاتەوە لە وشکی پێست. بەڵێ وەکو شۆردن کە ئێمە کاتێ بە پێی ئەوترێ شتن کاتێکە
بڵین پاکەرەوە بەکارهێنین غەسوول بەکارهێنین ئەو شتانی کە کەفەکەن لە 24 ساعتە بەڕای من تەنها جارێک پێویستە بەڵام وای جارەژە بێت لە چ کاتێک کابێت کاتی شەوان ئەبەروی لە شەوانە لە دوای کاتی شەوەی خانەکانی پێست تازا بێتەوە چەند سەعاتێکی پێچێت تاکو بڵین بەیانی پێویست ناکات تۆ دووبارە پێستەکەت بشۆیتەوە چینێک دروستە بێت لەسەر پێست کە بریتین لە چەوری کێراتین خانەی مردوو ئەمە سوودێکی زۆری هەیە بۆ پێستەکە کە پێستەکە پارێزێ لە وشک بوونەوە ئەی پارێزێ لەوەی کە ئەو شەی کە لە ناو لەشمانە لە ناوخانەکانی پێستەواکە کە نێتە دەرەوە بەڵام ئەگەر ئێمە زیاد لە جارێک و 2 و 3 جار بیشین چۆن بڵێ وەکو ئەوەی لە خانوویەکە دانیشت بێتی و سەقفێکت نەبێ هیچ شتێک نییە کە بتپارێزیە ئەمەش باش نییە بەڵام وایتر ئێمە بەیانیان هەڵەسین تەڕیەکەنیاتی کاتی دەستنوێشتن ئەمە شتنی پێناوترێ لە بەرەوەی سابوون بەکارنایانین ئێمە لەو کاتانە زیانەکەی کەمترە بەڵام من نەدیانێ و پرسیارە دروستە بێ کە یۆکمان پێستی دەستمان لەگەڵ پێستی دەموچاو لە خانمانیش و لە پیاوانیش زۆرترین باوڵێن بەرکەوتنی لەگەڵ جەوی دەرەوە هەیە زۆرجار ئەوان تووشی گرفتە بن بەدەر لەو حاڵەتانی کە ڕاستەوخۆ بە خۆرە بە ساردیە کە بە سووتانە بەگەرمیە پێست تەسیر دەکات وەکو پسپۆری جەنابەت کە چارەسەرکارێکی باری پێستی هیچ جۆرە لە خواردنەیەکی جۆرە لە کەش و هەوایەکی جیاواز کاریگەری لەسەر پێستەکە بۆن من لە ناوەوەی ئاز بدرێ بۆی پێستەکە لە دەرەوە تێک بچێ یاخۆی وشک بێتەوە یان بە پێچوانەوە کەشوهاکە دەوری زۆرە ئەمە هەتاوەکەیە ڕەشە باە ئێستا لە زستانە هەوا زۆر ساردترە بێ ئاوەکەمان ساردترە بێ ئەمە هەمووی کاردانەوەی خۆی هەیە لەسەر پێستەکە واکە پێستەکە زۆر زوو وشک بێتەوە بەو شێوەی لە ڕێی بەکارهێنانی شێدارکەرەوەی بێ یان پاککەرەوە ئەو شتانی کە بە شێوەیەکی گشتی کە بەکاری ئێنین کاتێک کە کەش و هەوا ساردە بە تایبەت ئەبێ گرنگی بەوە بدەین ئەو شتانی کە بەکاری ئەهێنین چەوری زیاتر لە خۆی بگرێ تاکو چەورێکی زیاتر بێ ئەمە واکە کە باشتر و ماوەیەکی دوور و درێژتر کە پێستەکەمان بە شێداری بمێنێتەوە مەبەست لەو بەکارهێنانی ئەو کرێمەی لە دەست دەدرێیان مەسەن خواردنەکە بخورێ شێدارکەرەوە بەڵێ ئەو بڵین ئەو بەرهەمانی کە بەکاری ئەهێنین ئێمە بە شێوەیەکی دەرەکی جا چ بۆ دەست و پلمان بێت چ بۆ دەم و چاومان بێ و بە شێوەیەکی گشتی بۆ جەستەمان زۆر باشە پێستی چەور و وشک چۆن جیا بکەینەوە پێستا ئەندێ کەسێ ئەڵێ من کە دەم و چاوەشەم پێستی وشکە بێتەوە ها توێکێک هەڵەیە هەستەکەی کە ئەمە وشکە بەڵام لە هەمان کاتیشە ئەبینی کە زیبکە لەسەر پێستی دروست دەبێت ئەو قسەیەش باوەڵەن هەر پێستێک کە ئەگەر زیبکە لەسەری دروست ببێمە پێستێکی چەورە بەڵام لە کاتێکی شەکابینی ئەیشەی وشکە بێتەوە من چۆن ئەم جیاوازیە دروست بزانم ئەوەی کە من سەرنجم داوە لێرە تێگەیشتنێکی زۆرجار هەڵە هەیە بەداخەوە وەکو جەنابە باست کرد زۆربەی کەس وازانی هەر پێستێک کە زیبکە دەربکە ئەمە پێستێکی چەورە بەڵام زۆر جارە بینی بە پێچەوانەوەیە کاتێک کە پێستەکە زۆر وشکە ئەمەشە بێتە هۆکارێ بۆ دروستبوونی زیبکە کەسی وامان هەیە پێستەکەی چەورە بەڵام ئەمەنە ئەیشوا ئەوە نەبەرکەوتنی هەیە لەگەڵ ئاوایان بەردەوام ئەڵێ من پێستم چەورە ئەو کەلوپەلانە بەکارهێنێ کە و شکەرەوەنجا چ لە پاکەرەوەیە بێ لە کرێم و شتا بێیان زۆر جار نەخۆشمان هەیە چارەسەر وەرەگرێ لای پزیشک کە ئەو عیلاجانی بۆ ئەنووسرێت کە وشکەرەوەن ئەمە نابێ بۆ کاتێکی دوور و درێژ بەکار بهێنرێ لەوانەی پێستەکەی ئەگۆڕێ جۆری پێستەکەی ئەگۆڕێ بۆ چەور دوای ئەوە تۆ بێت لەسەر ئەو فکرەیە لاتی کە من پێستم هێشتا چەورە پێست قابلی گۆڕانە مەبەستەوەی لە وەرزەکانە ئەگۆڕێ گۆڕانکاری بەسەرایەت لە وەرزەکە لە وەرزی زستانە کە بەرەو سەرما ئەچین هەمیشە عادەتەن پێست وشکە بێتەوە بڵێ لە وەرزی هاوینە ئەبینی پێست زیاتر پەڵە چەورترە بێ چەوری زیاتر بڵێ هەر بە شێوەیەکی گشتی نەک تەنها لە بڵین لە هاوینەیان لە زستانە ئەکرێ پێست بگۆڕێ بەردەوام پێست قابلی ئەوەی هەیە کە بگۆڕێ جا زۆر گرینگە ئێمە ئاگامان لەوە بێ ئایا پێستی من ئێستا چ جۆرە زیاتر بەلای وشکیە ئەڕوا بەلای چەوریە ئەڕوا بەپی ئەوە شت بەکاربێنی جارچە ببوورە پرسیارەکەی من پێشتر لەوەیە بوو من چۆن بزانم کە پێستم چەورە یاخود وشکە لەوانەیە من خۆم هەستم کردبێت کە پێستم وشکە بەڵام کە سەردانێکی پزیشکێکم کردو پێوتم کە پێستی چەورە پێستێک ئەگەر چەور بێت پێستی چەوری پێوترێت تەنها دەموچاوەکە چەور نییە ناوسەری زۆر چەورە سەرسنگی
پشتی کێشەی زیبکەی زۆری هەیە جا بەس هەست بکەی چۆریەکی کەم لەسەر لوتت ناوچوانت هەیە ئەمانە تەنا پێسی تێکەڵی پێوترێت لەو کاتانە و زۆر گرینگە هەستەکەی تیزونی پێ ئەوترێ لەوانێت تیزونەکەی چەور بێ بەڵام ڕوومەتی ژێرملی ئەمانی زۆر وشک بێ ئەبێ پێش چەوریەکە تۆ بیرت لای بەشە وشکەکان بێ بەڕێگەر تۆ شتێک بەکاربێنی وشککەرەوە بێ ئەو بەشە وشکێت زیانی پێ ئەگا لە وشکێەوە ئەگۆڕێ بۆ سووربوونەوە بۆ ناڕەحەتی ئەکرێ بگۆڕێ بۆ ئەگزیما جا پێش چەوریەکە بێ چارەسەری وشکێکە بکەیت و بیرت لای ئەوە بێ هات ڕۆژان ئێستاکە با بڵێن لە کۆمەڵگای کوردیە مەخسە بۆ بینەرانەکەینکەوە گویان لێمێ لێمان تێگەن بەشێکیان مەسەن کێشەی پەڵەیان هەیە دروستبوونی زیبکەیان هەیە سوتاویان هەیە یاخود ڕەنگە بیانوێ پێستیان صافکەنەوە یاخود سپیکەنەوە گۆڕانێکی سادە لەو بەشەیەکی گشتی ئێستا ڕاهاتوین هەمووی مەوادی کیمیایی و ڕەنگە بەکارهێنانی کۆمەڵێک تەکنۆلۆژیای ڕۆژ لە کاتی خۆیان نەبێت یاخود زووتر بێت ئەمە سەر لە شێوایەکی دروست کردوواشی کردووەکەوە ئەو کەسانی عیلاجەکە بەکاردێنن باڵێن سوودێکی باشی لێ نەگەن بەڕێستان وەکو پسپۆڕێک لە بواری چارەسەرکردنی پێست لە ڕێگەی سروشتی و گیراوە دەرمانیەکان ڕێنمایی چییە بۆ کەسانێک بۆ نمونە بیانێت پەڵەیەکی سادە لەسەر چاویان لابن لەژێر چاویان لابن کە ڕەنگە بێوێ بە لیزەر بیکامە بەڵام ڕەنگە بە گیراوەیەک بتوانێت ئەم چارەسەرکەیان باشترێت بە چۆن کام قۆناغانە ببڕێ بۆی چارەسەرەکە وەرگرت. من بەردەوام ئەڵێم ئەگەر ڕۆتینێکی سادە و باشمان هەبێ ڕۆژانە هەموو کەسێ جا گەر کێشەمان هەبێ یان ئەو کەسێکە کێشەی نییە ئەگەر ئەو ڕۆتینە پێی ڕەو بکە تووشی کێشە نابێ ئەوشی کە کێشەی هەیە ئەو ڕۆتینە پێی ڕەو بکە وردە وردە کێشەکانی چارەسەرە بێ ئەو ڕۆتینەش مەبەستم ئەوەیە بەکارهێنانی دژەخۆر پێشە مشتێ بە تایبەت لە وڵاتی خۆمان کە کەش و هەواکەمان بە تایبەت لە وەرزی هاوی ناهتاوکەمان زۆر بەهێزە بەکارهێنانی دژەخۆر زۆر گرینگە بە زستان و بە هاوینیشە دوای ئەوە بەکارهێنانی پاککەرەوەیە وەکو جەنابە فەرموو زۆر پەڵەمان هەیە تەنها بە بەکارهێنانی پاککەرەوە لا ئەچێ یان بە شێدارکەرەوەیە زۆر جار کە خانەکانی پێستکە پێست ڤیتامین و کانزای کەمە کە خواردنی کەمە ئەما بێتە هۆی دروستبوونی پەڵە دووڕەنگی ڕەونەق کەمە بێتەوە جا بەکارهێنانی دژەخۆر وەکەوتم پاککەرەوە کرێمێکی شێدارکەرەوەی باش ئەو کەسانی کە پەڵەیان هەیە سەرەتا ئەتوانن بە کرێمی پەڵە دەست پێ بکەن ئەگەر پاککەرەوەکەیان ئەم کرێمی پەڵەیە سوودی نەبوو دوای ئەوە ئەتوانین پەنابەرینە بەر تەقشیر یان شتێکی تر وردە وردە چارەسەرەکە دەست پێ بکەین گونجاو نییە یەکسەر پەنابەرینە بەر لێزەر و عیلاج وەرگرتن ڕێ لێزەرەوە ئەگەر پێستێک لەیزەری زۆری بەکارهێنابێت ئایا باز لەوە ئەکەن کە هەردەم و چاوێک ئەگەر پەڵەی هەبوو بێ پێشتر لەیزەری بەکارهێنا بێ دوجار بە کرێم ئەو پەڵەیەش لا ناچێت ئەم شتەیە ڕاستە یان خۆت چارەسەری هەیە لە ئێوە هەندێک جۆری لێزەرمان هەیە بەڵێ لە بری ئەوەی لێ پەڵەکە باشتر بکە کەمتری بکاتەوە وا ئەکای خاتە قوڵایی پێستەوە ئەوە چ جۆرێکیانە ئەمە سیوە تواوای لێکە مەبەستی کاربۆنیە نەخێرەوە شتێکی ترە باشترین جۆری لەیزەر کامەیە کە ئەگەر بەکاربهێنرێ بۆ پێست ئەگەر شارەزاییت هەبێت وەرچەنە عیلاجەکان بە لێزەر تخصصی من نییە من زیاتر گیراوەکانە لە ڕێ گیراوەکانە و پێکاتانی کە گیراوەکان لە خۆی یەگرن با نەچینە زۆر باشەکەواتە چارەسەرە بێت بە گیراوەکانی تۆ ئەگەر بڕاتە قوڵایی پێستەوە وڵایت نازانم وەکوتم من سەرەتا بە پاکەرەوە دەست پێکەین بە پاڵە دەست پێکەین بەڵێ نەخۆشیەوەمان پاکەرەوە مەبەستە چییە ئایا ئەویش دەرمانە گیراوەیە بەکاری ئەهێنیت وە شێوازی بەکارهێنانەکەی چۆنە پاکەرەوە ئەو شتەیە کە بۆ شتنی شۆردنی دەمو چاومان بەکاری ئەهێنین من ئەگەر باسی بڵین بەرهەمەکانی خۆم بکەم لە زۆربەی زۆریە لە پاکەرەوە کەشە ئەو جۆرە پێکاتانم بەکارهێناوە کە هەندێک جۆری جیاواز لە ئەسید کە توانای یەکخستنەوەی ڕەنگی ڕوخساریان هەیە ئەو پاکردنەوەی چۆنە ببوورە شێوازی ئەو پاکردنەوە ئێمە دوو جۆری جیاوازمان هەیە من لە براندەکەی خۆما باسی ئەەکەم یەکێکی کەفە و یەکێکی جێڵە کە بۆ زۆربەی جۆری پێستەکان گونجاوە ئەوەی ترمان لە شێوەی کەفە کە زیاتر بۆ ئەو کەسانە گونجاوە کە کێشی زیبکەیان هەیە ئەو جۆرە زیبکەی کە هەوکردنی لەگەڵایە ئەو پێکاتانی تایە کە زیبکەکان هێم نەکاتە و ڕێگە لە دروستبوونیان نەگرێ پاکەرەوەکە کەفەکە جێڵێکە تۆ شەوانە دەموچاوی پێ پاکەکەیتەوە
جاوەکوتم ئەو ئەسیدانە تا ڕادێکی باش توانای ئەویان هەیە ڕەنگی دەموچاو یەک بخەنەوە ئەو پەڵانی کە زۆر سەتحیە ئەو پەڵانە لا ئەبا دوای ماوەیە لەگەڵ بەکارهێنانی ڕۆژانیان کاڵی ئەکاتەوە بەڵام ئەو پەڵانی کە قوڵترە ئەوە بێ کرێمی بۆ بەکاربێنی و چارەسەری تری بۆ بەکاربێنی بابەتێکی تر هەیە بۆ نمونە ئەندامێکی جەستا زۆرجار چۆری خوێن لە دەمارەکان هەیە ئەڵێن لیمۆ و زەنجەفیل و سیر و کۆمەڵێک بابەت هەیە لەوانە دەڵێن سوودیە بێ هیچ شتێگەی خۆراک بێ بۆ پێست لە خواردنابی خۆی وا بکە کۆلاژینی ناو پێست یا خۆت زانم سیۆتی پێست وا لێ بکە ڕەونەقدارتر هەر بۆ ئیزافەیە قسەی شوان زۆر کەس هەیە کە ئەڵێ من توێکڵی میوە بەکارهێنم کە میوەکە ئەخۆم توێکڵەکەی بەکارێنم ئەیەم لە پێستم ئایا شتی زۆر زۆر باشمان هەیە بەڵێ میوەکان بە شێوەیەکی گشتی ئەڤۆکادۆمان هەیە ماست و ئەمان ناتوانین بەکاری بێنین هەنگوین پرتەقاڵ مۆز ئەمان ناتوانین هەرهەمووی بەکاربێنین سوودی مەساجیان بۆ بەدەر وەکو ماسک ئەتوانین بەکاری بێنین تێکەڵی بکەین لەگەڵ شتی ترەیان بڵین هەر میوەیەک بە تەنیا باسی ئەڤۆکادۆمان کردیاشتی مەبەستەوەی هەموو جۆرە ماستێکە بێت ئەبێ شێدارکەرەوە من هێ من کەرەوە بەڵام لەوانەیە زۆر تااقەتی و شتمان نەبێ بەردەوامدا بنیشین شت تێکەڵ بکەین و ئەبێ یەکسەری بیکەیت و بەکاریشی بێنی بەڵام وەکو سوودی هەیە بای خۆی سوودی هەیە بڵێ زۆر باشە کەواتە خات و ڕۆژان لەو گیراوانەی بەڕێستان بەرهەمیێنن بۆ چارەسەرکردنی پێست بەگشتی ئەو چارەسەرانە چینواتە بۆ نمونە بڵین سوتاویە پەڵەیە زیبکی هەمووی ئەوەی کە بەو گیراوانەکرێت چارەسەر بکرێ و پێویست نەکاشتی تر بەکاربێن بەڵێ ئێمە کردومانەتە چەند بەشێکەوە ئەو بەشی پاکردنەوەی دەموچاو کە باسمان لێوە کرد دوو جۆری جیاواز پاکەرەوەمان هەیە دوای ئەوە دینە سەر شێدارکەرەوەکان ئەوەش دووسێ جۆری جیاوازمان هەیە لە ئێستاە کرێمێکمان هەیە خواستێکی زۆری لەسرە خۆشببختانە کە کرێمێکی ڤیتامینە ڤیتامین و کانزای زۆر زۆر لە خۆوەگرێ ئەمە کرێمێکە توانین زۆربەی کات بەکاری بێنی وەکو کرێمی شەوانە کرێمی ڕۆژ ئەمە کرێمێکی دژە چرچیە زۆر کەسمان هەیە ئەڵێ دەمچاوم زۆر یەک ڕنگ بۆتەوە پێی وەکوتم هەر کاتێک کە خانەکانی پێست خواردن وەرەگرێ ڕەونەقەدا بە پێستەکە هەندێک دووڕەنگیمان هەیە ئەوەشمان بۆ لا ئەبا کرێمێکی دژە چرچیە کرێمێکی کۆلاجی ناتوانانی بڵین واکە کۆلاجین زیاد چالاکتر بێ و زۆرتر دروست بێ لە پێستا دوای ئەوە کرێمێکی ترمان هەیە بە هەمان شێوە خواستێکی زۆری لەسرە خۆشببختانە کرێمێکی ئەگزیمایە بە تایبەت ئەو نەخۆشانە بەکاری ئەهێنن کە کێشەی ئەگزیما و سەدەفیە و وشکی هەستیاریان هەیە بۆ نمونە بەزاهی هەستیاری هەیە بەجل و بەرگی بەجل لە خوری دروست کرا بێ هەر کەسە و بە جۆرێک بۆ ئەوانەشە بێت بەڵێ هێورکەرەوەیەکی زۆر باشە بۆ کەسی گەورە و بۆ مناڵان زۆر مناڵ بەکاری هێنیە خەڵکی زۆر ئەوەی پێخۆشەکە بێکێشن بەرهەمەکان زۆر باش ئەم بەرهەمانەی تۆ تەنها بۆ ئەو تەمەنانە ئەبێت کە گونجاون یاخود بۆ تەمەنی مناڵیش بەکارهێن بۆ تەمەنی مناڵش بەکارهێنرێت جیاوازیان هێشتی تایبەت هەیە بۆ تەمەنی مناڵ یاخود هەمووی هەر بە یەک شێواز نەخێر جیامان نەکردەوە بەڵام بۆ نمونە کرێمێکی دژە چرچیان کرێمێکی ڤیتامینە مناڵ پێویستی بە و جۆرە کرێمانە نییە زیاتر کرێمی ئەگزیماکە کە بۆ وشکی بەکارهێنریان ناڕەحەتی مناڵ زۆر یاریەکە لە ناو تەپ و تۆزایە پێستی وشکە بێ ئەزیەتی پێ ئەگاتوانن لەو حاڵەتەیە و کرێمە بەکاربێن زۆر باشە خات و ڕۆژان ئەگەر باز لە پێستی سەر بکەین ینی پێستیش ئەویش بکو بەشێکی تر زۆر جار ڕەنگە و گرفتە هەبێ کەچە نازانم خۆم بۆ بەس کێسک و کرێش وانە هەنێک ناوی جیاواز سەریە ئەمانە ینی چارەسەر گیراوە هەیە بۆ چارەسەر بکرێ مەسەن خژەکە پێستەکەی هێورێتەوە نەخورێت لە ئێستاە من باسی کارەکەی خۆم کەمیان بەرهەمەکانی خۆم بۆ وشکی چارەسەرمانەیە هەمان کرێم کرێمی ئەگزیماکە ناوی ئەگزیمایە بەڵام بۆ زۆر شت بەکارهێنرێ هەرەمان کرێمەتوانی بۆ وشکی سەریش بەکاری بێنی هەستیاری سەر وشکی و سووربوونەوە و ناڕەحەتی
هەندێک شتی تریشمان هەیە سیرەممان هەیە کەویش بڵین زیاتر بۆ بەهێزکردنەوەی بۆ نەهێشتنی وشکی و مۆخۆرکەیە بەڵام بۆ لانی نەخۆشی ئەمە گزیمایە ناڕەحەتی ناو سەرا و کرێمە بکە دوو ڕێمایی بەڕێستان چیە بۆ نەخۆشەکان کە بتوانن ئەو گیراوانە زیاتر بەکاربێنن چ سوودێکە گەیەنێ یان سوودەکانی چی و زیانەکانی چین بەراورد بە ڕەنگە بە کۆمەڵی موادی کیمیایی و ڕەنگە تەکنۆلۆژیا هەر بە شێوەیەکی گشتیش چۆن پێستیان بپارێزن لە وشک لە زۆر گرینگە ئێمە دەست پێ بکەین کە خۆمان تۆزێ ئاشنا بکەین بە پێکاتەکانە یعنی زۆر بە دوای ئەوەیان نەچین بڵین فلانە بەرهەم ناوی هەیە یان فلان کەس شتێکی بەکارهێناوە سوودی لێی بینەوە لەوانێ شتێک بۆ کەسێک گونجاو بێ سوودی لێی بینی بێ بەڵام زیانی هەبێ بۆ کەسێکی تر دەست پێ بکەین خۆمان ئاشنا بکەین بە پێکاتەکان من کێشەیەکی تایبەتم هەیە لەوە بگەڕێم چ پێکاتەیە سوودی ئەبێ بۆ من بۆ کێشەکەی من لە ئێستاشە لە بازار شتمان زۆرە شتی باشمان هەیە بەڵام بەداخەوشتی خراپ زیاتر لە بازارە زۆر بەکارهێنانی کەلوپەل چارەسەرێک نیان خزمەت گەیاندنێک نییە بە پێستەکە هەوڵ بدەین چەند شتێکی کەم بەڵام باش بەکاربێنی جات چ بۆ قژمان بێ یان بۆ پێستمان بێ بە پێی پێکاتە کەلوپەلەکانیش هەڵبژێرین بۆی تووشی کێشە نەبین کێشە بە شێوەیەکی گشتی پێستمان پاکرا بگرین خۆپارێزیەکی باش بکەین لە هەتاوە زۆر باشە خاتی ڕۆژان زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیارەکانت مادومان کردی دوبارە زۆر بەخێر سپاس بۆ ئێوە سپاس بۆ میوانداریەکەتان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز خاتوو ڕۆژان عەبدولکەریم ساڵەیی پسپۆڕی پاراستنی پێست و گیراوەکانی پاراستنی پێست لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوە زانیارەکانی شەیدا پێم وا بێت پێیان نێرمان چیە ئامادەیە چیا سڵاوی خی گەورەت لێ بێوەم کاتت باش بۆ وەرگرتنی گرنگترین زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی کەرکووک دێنە لای بەڕێزت فەرموو سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام ئەمڕۆ ئێمە لە ناحێ قەرانجیرین لە ناحێ قەرانجیر ئەمڕۆ نووسینگەی کارتی نیشتیمانی عراقی دەکرێتەوە بڕیارە پاشکەمێکی دیکە بەڕێوەبەری گشتی لە وەزارەتی ناوخۆ تایبەت بە کارتی نیشتیمانی بگاتە ناحەی قەرانجیر لە ناحەی قەرانجیر ماوەی ساڵێک زیاترە ناحەی قەرانجیر و دام و دەستگا پەیوەندیدارەکانی تایبەت بە کارتی نیشتیمانی لە وەزارەتی ناوخۆ لە بەڕێوەبەرایەتی کارتی نیشتیمانی کەرکووک سەرقاڵی دانانی نووسینگەی کارتی نیشتیمانی لە ناحەی قەرانجیر ئەمڕۆ بڕیارە دوای ئەو ماوەیە لە کارکردن ئەمڕۆ کارتی نیشتیمانی لە ناحەی قەرانجیر بکرێتەوە بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانەی لە ناحەی قەرانجیر و دەوروبەری قەرانجیرین کە سەر بە ناحەی قەرانجیرن بێن و کارتی نیشتیمانی لە ناحەی قەرانجیر دەربکەن جگە لە ناحەی قەرانجیر تاکو ئێستا ناحەی لەیلانیش ماوە نووسینگەی کارتی نیشتیمانی تیادا بکرێتەوە تاکو ئێستا هەرچەندە وەزارەتی ناوخۆ و بەشی کارتی نیشتیمانی لە وەزارەتی ناوخۆ سەرقاڵی دروستکردن و سەرقاڵی کردنەوەی نووسینگەکەن بەڵام تاکو ئێستا لە ناحەی قەرانجیر نووسینگەی کارتی نیشتیمانی نەکراوەتەوە بەکردنەوەی نووسینگەی کارتی نیشتیمانی لە ناحەی قەرانجیر هەموو ئەو هاوڵاتیانەی کە تاکو ئێستا نەیانتوانیوە ببنە خاوەنی کارتی نیشتیمانی دەتوانن لە ئەمڕۆ بەدواوە دەچێت لە هەفتەی داهاتووەوە هاوڵاتیان بتوانن سەردانی نووسینگەی کارتی نیشتیمانی بکەن بە مەبەستی دەرکردنی کارتی نیشتیمانی ئەمە لەلایەکی دیکە لە ناحەی لەیلانیش لە دوای کردنەوەی هاوڵاتیان دەتوانن سودمەند بن لە دەرکردنی کارتی نیشتیمانی بۆی لە معاملاتیان لە چوونیان بۆ دام و دەستگاکانی دەوڵات بتوانن سوودی لێ ببینن ئەمە لەلایەکی دیکە گرفتێک ئێستا لە نێوان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق هاتوۆتە ئاراوە بە تایبەتی بەڕێوەبەراتی خوێندنی کوردی و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی کەرکووک لەگەڵ وەزارەتی پەروەردەی عێراقیە ئەوە شەوەیە کە ئێستا حکوومەتی عێراقی وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی داوای لە خوێندنی کوردی کردووە بۆ تاقیکردنەوەکانی ئەم ساڵ دەبێ کوردی وانەی کوردی لە تاقیکردنەوەکان تەرک بکەن لەگەڵ ئەوەدا ئەبێ وانەی عەرەبی بخوێنرێ بە بیانووی ئەوەی کە لە خوێندنی کوردیدا تەنها یەک وانە هەیە ئەوش وانەی عەرەبیە نابێت تەرک بکرێ بەرپرسانی خوێندنی کوردی هەفتەی داهاتوو دەچنە بەغداد لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی کەرکووک بۆ یەکلایکردنەوەی ئەم کێشەیە تاکو ئێستا ئەم کێشەیە یەکلای نەکراوەتەوە لەبەر ئەوەی
خوێندنی کوردی دەڵێ ئێمە ساڵی ڕابردوو بە نووسراوی فەرمی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی کەرکووک بەشی عەرەبی خوێندنی عەرەبی بۆ تاقیکردنەوەکان تەرک کراوە و نەهاتوۆتەوە بۆ تاقیکردنەوە لەگەڵ ئایندا بەڵام ئێستا ئەو بڕیارە تاکو ئێستا هەڵنەوەشاوەتەوە ئێستا بڕیارێکی دیکەیان داوە کە خوێندنی کوردی دەبێ کوردی وانەی کوردی لە تاقیکردنەوەکان تەرک بکە خوێندنی کوردی دەڵێ ئێمە و خوێندکارانی ئێمە قوتابیانی ئێمە بە کوردی دەخوێنن و لەوانەی کوردیدا بەردەوام لە 80 بۆ 90 لە 90 بەسەرەوە دەێنن بەڵام لە عەرەبی تەنها دەتوانن 75 دەرەجە یا 80 دەرەجە بێنن ئەمە گرفتی لە نێوان پەروەردەی کەرکووک و خوێندنی کوردی دروست کردوە تاکو ئێستا کێشەکە یەکلایی نەکراوەتەوە بڕیارە هەفتەی داهاتوو واتە ڕۆژی یەکشەمە وەفدێکی خوێندنی کوردی بەسەرپەرشتی وەزارەتی پەروەردەی هەرێم لەگەڵ بەشی لەگەڵ بەڕێوەبەراتی خوێندنی بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک بچنە بەغداد بۆ یەکلایکردنەوەی ئەم گرفتە بڕیارە یەکشەمە لەگەڵ وەزیری پەروەردەی حکوومەتی عێراقی کۆبوونەوە بکەن تاکو یەک بڕیار لەسەر ئەو تەرککردنی ئەو وانەیە ئایا لە خوێندنی کوردی وانەی کوردی تەرک دەکرێت یاخود وانەی عەرەبی و ئاین تەرک دەکرێت تاکو ئێستا یەکلایی نەکراوەتەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان چیانووری سپاس بۆ زانیاریەکانت. وڵایزان ئەچینە لای هاوکارمان ئەردەڵان محەممەد لە سلێمانیەوە لەگەڵمان ئەردەڵان سڵاوت لێبێ و زانیاریەکان لای تۆ چین. بەڵێ مامۆستا سڵاوتان لێبێ ئێمە ئێستا لە زانکۆی سلێمانین بۆ یەکەم جار لەسەر ئاستی کوردستان و عێراق خولی ڕۆژنامەوانی وەرزشی کراوەتەوە کە ئەمەش لە دوای دروستبوونی لیژنەی ڕۆژنامەنووسانی لقی سلێمانی سەر بە یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق ئەم خولە ماوەی 4 ڕۆژ دەخانێت لە شاری سلێمانی کە ڕاستەوخۆ لەلایەن یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی عێراقەوە سەرپەرشتی ئەکرێ لە خولەکەدا زیاتر لە چ ڕۆژنامەنووسی سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان بەشدارن کە یەکەم جارە لەم جۆرە خولە لەسەر ئاستی کوردستان لە شاری سلێمانی ئەنجامەدرێ من دەمەوێت بۆ زیاتر زاریاری لەسەرکردنەوەی خولەکە لەسەر لەوانەکانی خولەکە لەسەر ئەو کەسانی کە وانەکان و مامۆسانی وانەکانە وترێتەوە دروستبوونی لیژنەکەشیان میوانداری وتەبێژی لیژنەی ڕۆژنامەنووسانی لقی سلێمانی یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراقمان کردووە کاک بەهمن سپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر پێمان بڵێ ئامانچان لەکردنەوەی خولە چییە؟ سپاس کاگە دەڵان بێگومان ئەم خولە یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق کردوێتەوە ئێمەش وەکو لیژنەی ڕۆژنامەنووسانی عێراق لقی سلێمانی وەکو هاوکار و وەکو ڕێخستنی ئیشە ئیداریەکانی ئەم خولە توانیمانە خولەکە بە شێوەیەکی زۆر باش و بەشداریێکی زۆر باشی تایەوە دەستگاکانی ڕاگەیاندن بە شێوەیەکی گشتی بەبێ جیاوازی بە هەمووی وترا بۆی هەمووی نوێنەریان لەم خولە بەشداری بکەن بێگومان ئاماژ دەکردنەوەی ئەم خولە بەهێزکردن و پەرەپێدانی توانای ڕۆژنامەنووسانی وەرزشیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و شاری سلێمانیش بە تایبەتی لەبەرەوەی ماوەیەکی زۆرە لە غیابی یەکێتی ڕۆژنامەنووسانی وەرزشی کوردستانە کە نزیکی 4-5 ساڵە خولێکی بەو شێوەیە خولێک بەم کوالێتیە نەکراوەتەوە کە ڕۆژنامەنووسانی وەرزشی لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی زۆر فەقیرن لە وەرگرتن و لە دەستکەوتنی زانیاری لە دەستکەوتنی زانیاری سەردەمیانە و نوێی زانستی ڕۆژنامەنووسی بۆیە ئەمە پێم وایە دەرچێک و پەنجەرێکی زۆر باشە بۆ ئەوەی ڕۆژنامەنووسانی وەرزشی شاری سلێمانی دیسان خۆیان ئەپدەیت بکەنەوە دیسان زانیاری نوێیان دەست بکەوێت کە بێگومان چۆن زانستەکانی تر هەمووی گۆڕانکاری بەسەرایەت بێگومان زانستی ڕۆژنامەوانی دروستکردنی هەواڵ دروستکردنی راپۆرت پێشکەشکردنی بەرنامە کاری پەیامنەری کاتی فۆتۆگرافیکی گۆڕانکاری بەسەرهات و بەپی زانستێکی نوێ ئێستا بەڕێواچێ هەوڵمان ناوە لە ڕێی هێنانی ئەم خولەوە بۆ شاری سلێمانی ڕۆژنامەنووسان بەو زانیاریانە ئاشنا بکەین. بپرسم پێشتر هەرێمی کوردستان بە گشتی و شاری سلێمانی بە تایبەتی لەم جۆرە خولانە لەلایەن یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراق و بێبەش بوون کرانەوەی لقی شاری سلێمانی لەگەڵ یەکێتی ڕۆژنامەنووسانی لەسەر چی پێوەرە چۆن ئێوە کرانتانەوە چۆن توانیتان ئەو پەیوەندی دروست بەڵێ بێگومان ئێمە ئەوکو جەناب داگاداری لە ڕێی هەڵبژاردنێکەوە بووکە زۆربەی ڕۆژنامەنووسانی وەرزشی لە شاری سلێمانی بەشدار بوون ئەم لیژنەی دوای چونمان بۆ بەغاو دانپیانانمان لایەن یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراقەوە ئێمە ئەم کارەمان ئەنجاماوە پێم وایە ئەتوانین لە ڕێگەی ئەم کارەوە ئەو بگەین بۆ ئامانجەی کە هەوڵمان بۆیەوە کرانەوەی ڕۆژنامەنووسانی وەرزشی لە هەرێمی کوردستانە بەڕووی عێراقا بەڕووی پاڵەوانیەتی جیهانیەکانە بەڕووی دەوراتە ئاسیایی و عەرەبیەکانە بۆ منە بۆچی ڕۆژنامەنووسێکی هەرێمی کوردستان وەکو نوێنەری عێراق بەشداری دەورەیەکی ڕۆژنامەنووسی لە وڵاتێکی عەرەبی نەکا یان بۆ بەشداری پاڵەوانیەتیەک نەکا لە ڕێی بۆی ئەممان کردووە بیکەین بە دەرچەیەک و بیکەین بە پەنجەرەیەک بۆی بکرێنەوە بەڕووی عەرەب و بەڕووی عێراقیشا بۆ خزمەتکردن یعنی مەرامی ئەم لیژنەیە ئێمە پێم خۆشە دروستکردنی ئەم لیژنەیە برادران
بەڕێوەبەرانیشمان لە هەولێر لیژنە دروستکە چونکە بەپێی پەیڕەوی ناوخۆ بەپی پێرنەخۆ هەموو شارەکان ئەتوانن لیژنەی ڕۆژنامەنووسی لە قیشارەکان بێ پێمان خۆشە برادرانمان لە هەولێر ئەم لیژنەیە دروستکەن لە دهۆک بیکەنەوە لە هەڵەبجە بیکەنەوە بۆ ئەوەی ئەمە پەیڕەوی ناوخۆی عێراقی ڕێگە و پێیات بۆ ئەوەی بتوانین لەم ڕێگەی و ئیشەکان بە سیستماتیکین و وەکو بەرپرسانی عێراق بە ئێمەیان ڕاگەیان کە بۆ ئەوەی ڕزگارمان بێت لەو هەوڵە شخصیانەی کە ئەوترێ ئێمە مامەڵەکردن بێ لەگەڵ لیژنەیەکی ڕسمیە ئیشەکان بە سیستماتیکەکە و عەدالەتی زیاتری ئاچەسپێرە. زۆر سپاس بۆ میوانەکەم بەڵێ ئەوەی گوێتان لێ بوو مامۆستا ئەو زانیاریە بوو لەسەر ئەم خولەکە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی کوردستان بەڕێوە دەچێت و چەندین وانە بێژ لەسەر ئاستی کوردستان و عێراق تێیدا بەشدارون و وانەکان دەڵێنەوە کە زیاتر وەک ئاماژەم پێیان لە چل ڕۆژنامەنووس لە سەرجەم دەستگاکانی ڕاگادن بەبێ جیاوازی لە سەرجەم شارەکانی کوردستان تێیدا بەشدارن ئەوەیشی بینین بەشێکە لە دەستپێکردنی خولەکە کە لێستادا لەلایەن ئەندامانی یەکێتی ڕۆژنامەنووسانی عێراقەوە سەرپەرشتیەکرێت و وەک ئاماژەم پێە بەشدار بۆکانیش ئامادەی خولەکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان ئەردەڵان محەممەد سپاس بۆ زانیاریەکانت. بەڵایزان هاوکارانمان لە شارە جوانەکەی کفری یاخود با بڵێن لەم قۆناغەیە شارە بێنازەکەی کفری فیچەرێکیان بۆ ئامادە کردوین لەسەر بەشێک لە جێوارەکانیە و شارە بینەری دەبین. من ناوم ئەحمەد جەماڵە ناسراوم بە دڵشادە بڵێ چاچی بەشداریم کرد لەم کۆنفرانسە بە چەند عیشێکی هونەری مسەغەرات لەم عیشە کە دەرەکەوێت چەند شێوازی بینایی شاری کفری کە پێکاتوە لە حەوت نمونە ئەم نمونانەی وای سێوەی بینن معرەزە بۆ ڕوخاندن و بۆ نەمان هەندێکیان نەمایە بەڕاستیەوە هەندێکیان شیسەوەتانێ لە بەرچاو خۆتانە لایەکی مایەتەوە من حەزم کردێ زینۆیکەمەوە وەکو لەفت نەظەرێک بۆ ئەم خەڵکانە و ئەم بەشداروانە کە چاوێ پۆشن بە کفری و نێلن ئەم ئاسارێ لەو ئەم مێژووە بڕوخێت شێوازی دروستکردنەکان ئەمانە وەکو خۆتە بینی لە بەردە و خۆڵە و دارە و تەنانەت ئەو شتێ لەو مەوادێ لێوە هەوردمە هەر لەم فسمەوات لە شوێنە ئەستێکی خۆیەتی یعنی ئیسامە ئەم قوبەکانەوەی دونی مێژەکەی کاگەڕێتەوە زیاتر بۆ 200 ساڵ 225 زانێکەتیە 250 ساڵشە ئەو خۆڵی لەو بەردێ لە دنیا لەورە هەر لە هەمان شوێن خۆم هاوردمە دامنایەوە هەڵمواسێتەوە سەری لەنەوە عینەن هەروە سەرای کفری تەقاوتی کفری خانی برایم حاجی فەتاح وەکو دوێنە لەورانە خانەقەی کفری خانەقەی کفری سەبەداخەوە نەما ئەوەشە خاشوێ کۆنبی کە مێژۆکەیە گەڕاوە بۆ 1986. بەنسبەت ئەم عیشێ لەوە من کردمە لە مسەغەراتە یعنی دیارەدا لە ناوی کە چەند شێوازێکی جۆراوجر لە بینا لە کفری هەیە لە بەرد کریایە هەیە لە بەرد و نورەیە پێڵۆن گەشت نورەی پێژن هەیە لە مەرمەرە هەیە قوبەکانی سەلجوقیە بینای سەلجوقیە قوبەکانی ڕومیە لێرانە بەنز ئیسامەیە لێرانەیە بینن تەمەنی 225 ساڵەوێت لە پێنج قوبەکان گومەزەکانی بان باوە شاسوارە هەر عینە شێوە لە بەرد کریایە و لە خۆڵەکەی خۆی کەشی لە شوێن خۆی هاوردمە بەرد و خۆڵ و هەرێزای تەنانە هەرێزەکەیشی لە شوێن خۆی هاوردمە ئەمەشە لێرانەوە کۆیدن تاقاڵتی کفریە تەقاڵتی کفری
طبعا أمش تقريبا سطونا وصل 8 سبداخو نمايا أم لا ولاك شرخيايا أن شونيكي بسيطي تاماوا بلا من لسر خارج تكون كي لسر رسم كون كان كلمة إنجا كفري جاران شهر بيجن للشخص كانوا بنجا كانوا أنا أو شيء وزع عربانا إلى تيابيا إيش كده لنا كفريا بالنسبة ما يوالي ريبينن أم بناء سرخيا إنما بناية التازة كريالة لشونا كي راسك بناية جوانيان كردية بلام قتام وشيشتي بنا كونا كينا ما مزغط خانة خي بي ألين كأما قرأت بو 1886 اللي رانا هم قطاب خانة بيو هم شون عبادات بيوكم مزقوتو وهم بو طريقي تصوف للنقشبندي لقادري أما هم بداخل ونما الإيرانا أول شيء وابنن الإيرانا أول شيء سراي كفرية كميجو لقريته بو 1919 لكات إنجليز دروس كرياوا أول شيء بشيكي زوري للرخية كم إن شاء الله في الرياء بكون نيلن بالرخيات بەڵە بەڕێزان پرۆگرامی ئەم ڕۆژمان بە کۆتاگەیشت بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بوو بێت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.